سڵتان لێ بێم کاتتان باش من ساما بەشارەتیم لە بەرنمەی حەوت پرسیار ئەمڕۆ باس لەو گرژی واڵۆزیانە دەکەین کە لە ڕێگەی دێگەڵە بۆ هەولێر لە نێوان هێزانیەکان و مامۆستایانی ناڕازی ڕوویدا. ئەمڕۆ کۆمەڵێک مامۆستا لە سلێمانیەوە کەوتنە ڕێ بۆ ئەوەی خۆپشاندانێکی هێمنانە لە هەولێری پایتەخت ئەنجام بدەن، بەڵام لە سەیتەرەی دێگەڵە ڕێگەیان نەیە کە ئاودیوی هەولێر ببن و بگەنە ناو هەولێری پایتەخت. مامۆستاکان کۆڵیان نەدا لە هەوڵێوا بوون کە بڕۆن لە ئۆتۆمبیلەکان دابەزین، بەڵام ڕوبەڕووبوونەوە لە نێوان مامۆستایان و هێزانیەکانی ئەو بازگەیەدا ڕوویدا، بووە هۆیەوەی کە چەند مامۆسایەک بریندار ببێ سەر لە ئێوارەی ئەمڕۆ ڕەوانەی نەخۆشخانەکران لە کۆیە. چەندین ڕۆژە مامۆستایان کێوەتێکیان هەڵداوە لە بەردەم نووسنگەی UN لە سلێمانی 12 مامۆستامانیان گرتووە لە خواردن، بەڵام تاوەکو ئێستا ئەوەی کە خۆیان داوای دەکەن نەهاتووەتە ئەنجام بۆ ئەوەی کە مانگرتنەکەیان بشکێنن. ئەمڕۆژ هەروەکو هەڵوێستێک یاخود پەشدانەوەی ئەو دەنگویانەی کە دەگوترا بۆچی مامۆستایان هەر لە سلێمانی خۆپشاندان دەکەن و ناچن بۆ هەولێر. بۆیە ئەمڕۆ ڕێگەی هەولێریان گرتە بەر، بەڵام ڕێگەیان پێ نەدرا لەلایەن سەیتەرەی دێگەڵە بڕۆنە ئەو دیوە. بۆیە ئێستا گەڕاونەتەوە کۆیە، لەوێ هەندێکیان ماونەتەوە و ئەوانی دیکەیان دەگەڕێنەوە بۆ سلێمانی. منم شۆ بۆ گفتوگۆی زیاتر لەسەر ئەم تەوەرە لە ڕێگەی تەلەفۆنەوە ئەلبەتە مامۆستا عوسمان گوڵپی کە وتەبێژی خێمەی مامۆستایانی مانگرتووە کە ئەویش لەگەڵ ئەو مامۆستایانە بوو ڕۆی بەرەو دێگەڵا وەردەگرم. هەروەها مەریوان حەسەن مامۆستای ناڕازی لە کۆیەوە هەر وەردەگرم. پشتیوان ئەحمەدیش ئەویشێکێکە لە مامۆستایانی ناڕازی کەویش هەروە ئەمڕۆ بەشدار بوو لە خۆپشاندانە وەری دەگرم. هەروەها هاوکارمان ئاکۆ لە خێمەی مامۆستایانی مانگرتووش ئەویش دوو مامۆستای بۆ ئامادە کردوین بە پێی مەجال لە بەرەوەوان ناتوانین زۆر بێڵینەوە، چەند خولەکێک لەگەڵیان دەبی ئەوانیش وەردەگرین بزانین دۆخی تەندروستیان چۆنە. ئەگەر ئێستا کاگە عوسمان گوڵپی لەگەڵم بێ، کاگە عوسمان سڵاو لێ بێ، حەزمە کرد ینی زوو بگەیشتنایەتەوە لە بەرنامەکەم بەشدار بن، بەڵام هەر پێم خۆش بوو وەکو کەسێک کە گوتەبێژی خێمەی مامۆستایانی تو ئەم ڕۆژێکێک بووی لەو کەسانەی کە بەشداری ئەو گرتبوونەوە یاخود ئەو کۆمەڵە مامۆسایە بووی کە ویستان بڕۆنە هەولێر، بەڵام ڕێگریان لێکردن. ئەگەر پێم بڵێ ورد و درشتیە و ڕووداوانە چی بوو کە ڕوویدا بۆ ڕێگریان کرد لێتان نەتانتوانی بڕۆن بۆ هەولێر خۆپشاندانکەن؟ فەرموو. لە ساڵی ڕابردوو لە ساڵێکی پڕ بەرزی و نزمی بووە بۆ خەڵاتی مەدەنی و ئەمە یەکەم جاریش نییە هەوڵ بدەن بچینە نێو هەولێر. لە ساڵانی ڕابردووە جارێکی تر خۆپشاندانمان بردە بەردەم نەتەوەی گرتووەکان لەوێ قسەی دڵی خەڵکی ناڕازیمان کرد. ئەمڕۆ جارێکی تر بۆ پشتیوانی هاوڕێیانیمان گرتومان ئەم هەڵوێستەمان هەڵدوی چونکە 13 ڕۆژە ئەم دەسەڵاتە بێخەمە وەک گوێیەکی نییە بۆ بیستن و تەنانەت چاوی نییە و مانگرتووانە ببینێ کە بەڕاستیمانیان لە خواردن کردو. ئەم وەک هەڵوێستێک بوو و بڕیار بوو بە شێوازێکی مەدەنی چین لە پایتەختی وڵاتی خۆمان، پایتەختی هەرێمی خۆمان ناڕزایی دەرببڕین لە کاتێکا حکوومەت لەوەیە، وەزارەتەکان لەوێن. بۆیە ئێمە هەوڵماندا بچین، بەڵام لە دێگەڵە ڕێگریان لێکردین بەداخەوە و نابەرپرسانەش مامەڵەیان کرد. چەند کەس برینارە کاک عوسمان؟ وەڵی لەبەر ئەوەی کە دوای گەڕانەوە جیاوازم کردن ژمارەکەمان لا نییە ڕاستەکەی، بەڵام بەداخەوە پێڕێزی بەرامبەر بە مامۆستایان و فەرمانبەران کراوە، پێڕێزی بەرامبەر بە خەڵکی بەتەمەن کراوە، پێڕێزی بەرامبەر بە ئافرەتان کراوە، پێڕێزی بەرامبەر بە ڕۆژنامەنووسان کراوە، ئامێرەکانیان دەستیان بەسەرا گیراوە. هەموو ئەمانە ئەمڕۆ ڕوویان بە
من زۆر سپاس کەمەر پێم خۆش بوو کە بەشدار بی ئەزانم بە ڕێگەوەی جەنابی شتمانووی زۆر سپاس بۆی کە بەشداری بەرنامەی حەوت پرسیار بووی ئەچمە لای کاک مەریوان حەسەن لە کۆیە کاک مەریوان بەپێی ئەو زانیاریانەی دەستزوم گەیشتووە بسوویە کەس برینارە یعنی کە لە نەخۆشخانەی کۆیەوە بە ئێمە دراوە ئێستا دۆخیان چۆنە ئایا ئێوە سبەینێ هەم دەچنەوە لای دێگەڵە یاخود کۆتاییتان هێنا بەم ناڕەزایەتیە و دەگەڕێنەوە سلێمانی کاکبەریان دیارە گوێی لە من نییە هیوادارم چاکی بکەن ئەچمە لای کاک پشتیوان کاک پشتیوان کاکشا حازرە دیارە کێشێکی کاک پشتیوانەگە پێم بڵێ ئێوە کۆتاییتان هێنا بەم گردبوونەوەی ئەمڕۆ یاخود سبەینێش بەردەوام دەبن بەپێی ئەو زانیاریانەی دراوە بە زووم بسوویە کەس برینارە لە نەخۆشخانەی کۆیە دۆخیەوان ئێستا چۆندە فەرمونون سڵاوتان لێبێ سڵاو لە مانگرتوانی خۆڕاگەر هاوڕەکانمان لە سلێمانی بەڕاستی ئەمڕۆ ویستمان کەمێک لەو بارگرانی کە لە سەرشانی ئەوانە ئەوان ئەو پەیامە گەورە و بەرزیان هەڵگرتووە ئێمەش هەستکەین بەو بەرپرسیارەتی ئەو پەیامە مەدەنیە بگەێنین بە ناوەندی بڕیار کە پایتەختی هەرێمی کوردستانە بەڵام بەداخەوە هێزگەلێکی زۆر ڕوبەڕوومان بوونەوە پێشەوەی بگەین بە بازگەی دێگەڵا ڕێگر بوون لە چوونە ناوەی ئێمە یعنی خۆشببختانە مامۆستایەکی زۆر لە هەموو شار و شارستانی هەرێمی کوردستانەوە بە لێشاو هاتن بۆەوەی ئەو پەیامە مەدەنیە بگێن ناوەندی بڕیار بەڵام بەداخەوە ڕێگەیان لێ گرتین و تاوای لێ هات ئێمە هەتا پێش ڕۆژ ئاوابوون بەڕاستی لەوێ ماینەوە بەڵێ بەنسبەت ئەوەی کە چەند کەس بریندارە من بۆ خۆم پێشکەمێک لە نەخۆشخانە گەڕامەوە پشتیاویستمە و پرسیارە و لێکم دەموچاو شوختێکی پێوەیە گازی فرمێسکرێشن بەرکەوت جارێکیان کە زۆر بە بەڵێ طبعا تو خەباتی مەدەنی شوختیشت بەردەکەوێ و بەرکەوتنیشت دەبێ و دەبێ قوربانی بدەی ئێمە گوێمان لەوە نییە بەڵام چەند هاوڕەیەکمان لە شار و شارستەکانی تر یەک لە هاوڕێکانمان کە ئیکەلار بوو قاچی شکا بوو بە هیوای سەلامەتیم بۆی و هەندێک هاوڕێی سلێمانیمان بەرکەوتنی سووکیان هەبوو سەریان شکا بوویان بە شێوێک لە شێوەکان طبعا هەندێک خەڵکی زۆر گێرە شێوێنیان ناردە ناو ئێمە بۆ ئەوەی ئێمە توندوتیژی بکەین بەڵام ئێمە ئەو کارەمان نەکرد واتەمە بەست چییە ینی کێ نردیت خواگەجانەوەم بۆ ڕوونکەیتەوە خەڵکی مەدەنی بوون ینی بەنای مامۆسا لە نای ئێوەیە هێزە ئەمنیەکان بوون طبعا دیارە بەڕاستی مامۆستایان هیچ کات لەگەڵ توندوتیژی نین مێژووی ئەو چەند خۆپشاندان و ئەو ناڕەزایەتیانی کە پێشتر هەبووە مامۆستایان هەڵگری مەشخەڵێکن هەڵگری پەیامێکی پیرۆزن بۆیە قەت لەگەڵ ئەوەدانین توندوتیژی بەرجەسە بێ بەڵام پێماوا بوو بەڕاستی هێزە ئەمنیەکان دەخوازن ئێمە ڕاکێشنە ناو گەمەیەکەوە ڕامان چێشنە ناو توندوتیژی بەڵام ئێمە ئەوەمان ڕەت کردەوە ینی بۆ نمونە چەند جار هەوڵیاندا بۆیە هەستمان کرد چەند کەسێکی مەدەنیان نارد ئێمە بە حکمی ئەوەی کە مامۆستایان لە هەموو شار و شارستان هاتبوون بۆیە ئێمە یەکترمان زۆربەی هەرە زۆری یەکترمان نەدەناسی بەس ئەوانەی کە نوێنەرایەتی مامۆسایانی دەکرد و هەندێک لە مامۆسایانی تریش بەڵام بەداخەوە هێزەکان هێزە ئەمنیەکان زۆر بە بێویژدانانە زۆر بە حەز نەکردن بە بەرپرسیارەتی بەڕاستی کەوتنە گیانی ئێمە کەوتنە گیانی ئەو ئافرەتە مامۆسایانەی لەگەڵمان بوون یعنی هەموو شتێکیان بەکارهێن
ئەگەڕێم و لای کاک مەریوان هیوادارم چاکیکەن تۆزە کێشەی خەت و کێشەی تەکنیکیمان بۆ دروست بووە لە بە حکمەوەی سات دێگەڵە لە نزیک کۆیە ینی ئەو میوانانە وەرەگرین ئەچمە لای کاک مەریوان من پرسیاریشم لە کاک پشتیوان کرد ینی ئێوە ئەمڕۆ ئەو چالاکە ئەو چالاکیەتان ئەنجامدا بڕیار بۆ بڕۆنە ناو هەولێری پایتەخت لەوێ خۆپشاندان کەم بەڵام ڕێگیریتان لێکرا ئەمە پەیامەکەتان گەیاند یا ئێوە نەخست بێنش بەردەوامە بن یا ئەو مامۆسانە ئیدی هاتنەوە شار و شارۆچکەکانی خۆیان و کۆتاییان پێێنە بەڵێ سڵاو لە بەڕێستان دیارە خەباتی مامۆستایان لە ماوەی 10 ساڵی ڕابردوو بە زۆر قۆناغدا تێپەڕیە بە دواتر بایکۆ دواتر ڕووکردنە بەغداد و سەرجەم ناوەندە جیهانیەکان ئەوەش یەکێکتر وە پاشان یەشێشتر لە ڕێکارە گرنگەکان کە گیانی بەشێک لە مامۆستایان کەوتۆتە بەر مەترسی ئەویش مانگرتن بوو کە وەکو ڕێگەیەکی ناچاری مانگرتن یەکێکە لە ڕێکارە هەرە ناچاریەکان و ئێمە وەکو تیمی پشتیوانی وەکو مامۆستایان بۆ دەمەوچوونی مانگرتوان بۆ خەمخۆریمان لە مانگرتوان لەم دۆخەی کە ڕۆژ بە ڕۆژ دۆخیان بەرەو خراپی دەچی بینیمان کە دەسەڵات و لایەنی پەیوەندیدار هیچ باشیان نییە بە دۆخی ئەوان ڕێکارێکی ترمان گرتەبەر ئەویش ڕووکردنە سەنتەری هەولێر بوو کە پێما وایە هەولێر پایتەختی هەرێمی کوردستان و موڵکی سەرجەم خەڵکی هەرێمی کوردستانە و بە پشتبەستن بەوەی کە بەشێک لە موسسە گرنگەکان کە تابعە بە پرسی موچەی فەرمانبەران تابعە بە داواکاریەکە لە سنتەری هەولێرە بۆیە بەم نیەتە هەم بۆ پشتیوانی لە مانگرتوان هەم بەم نیەتی ئەوەی کە بەشێک لە موسسە گرنگەکان لە سنتەری هەولێرە ڕوومان کردە هەولێر بەو نیەتەی کە هەم پەیامی مانگرتوان بگەێنین هەم بەو نیەتەی کە ئێمە بەشێک لە داواکاریەکانمان تابعە بەوان بەڵام بەداخەوە زۆر بەداخەوە ئەوەی ئەمڕۆ بینیمان ئەمە بەڕاستی بەهێزی نیشتیمانین کە لازگەکانن ئەو هێزانەی لەوێنە بەڕاستی کۆمەڵک مرتەزەقەی سەر بە حیزبن کە دانراون بۆ ڕوبەڕووبوونەوەی خەڵکی ئازادی خواست بۆ دانراون بۆ ئەوەی مەرامی حزب لەو بازگانە جێبکەنەوە ئەوەی ئێمە بینیمان بەڕاستی ئەمە بە پەڵەیەکی تری ڕەش دەبینین بە نێوچەوانی ئەم دەسەڵاتە کە لە کاتێکدا ئێمە لە ماوەی 10 ساڵی ڕابردوو پەیامی ئێمە پەیامی مەدەنی بووە جگە لە قەڵەم هیچی ترمان بکارێنەوە با ئێوان کەسی بڵێ لایەنی دەسەڵات لەم بەرنامە ئامادە نین بەڵام ئەوەی کە ئەمڕۆ بڵاو کرایەوە لە ڕێگەی میدیاکانیانەوە تۆمەتی ئەخرا پاڵێەوە کە گوایە ئێوەش دەستێکی سیاسی لە پشت ئێوەیە دەتانەوێت بڕۆنە هەولێر و ئاژاوە بنێنەوە ئایا هیچ دەستێکی سیاسیە لە پشتی ئێوەوە کە بتان جوڵێنێ بە ئاراستی ئەوەی کە لەوێ ئاژاوە بنێنەوە یاخود ئەم کاری ئێوە دەستانیاوەتێ ئەم ئەنجامێکی سیاسیە بێ ئامانجێکی سیاسیە بێ لێرەوە تەحەدای دەسەڵات دەکەم بە نمونە بەندە ئەندامی ئەنجومەنی مامۆستایانی ناڕازی کۆیە بوومەوە لە ماوەی 10 ساڵی ڕابردوو لینکمان هەبووە لەگەڵ ئەنجومەنی سەرتاسەری شار و شارۆچکەکان با تەحەدا دەکەم بێن بڵێن بزانی چ لایەنێکی سیاسی لە پشتی ئێمە بووە ئەوەی بەڕاستی ئێمەی ناچار کردووە بە گرتنەبەری ئەم ڕێکارانە گیرفانمانە موچەکانمانە قوتی ژیانمانە مافەکانی پلە بەرزکردنەوەمانە بەتاڵانبردنی زیاتر لە 54 موچەی ئێمەیە باشە ئەوە ئەمن لە ماوەی 10 ساڵی ڕابردوش بە جۆرەها شێواز هەمیشە ویستویانە خۆپیشاندانی مامۆستایان ناڕەزایەتیەکانی مامۆستایان ناشیرین بکەن هەر کاتێک ئێمە ویستومانە جوڵەیەکی کاریگەر بکەین هەمیشە کۆمەڵێک تۆمەتیان داوەتە پاڵ ئێمە بە نمونە لە ساڵانی ڕابردوو فلان حزب لە ناو دەستی خستووەتە ناو خۆپیشاندانیان کۆمەڵک جێرە شێوەیان دەستیان خستووەتە ناو خۆپیشاندان و ناڕەزایەتیەکانی مامۆستایان ئەوەی ئەمڕۆی ئێمەی ناچار کردووە کە سەرووی 1000 مامۆستا ڕوومان لە پایتەخت کردووە ئەوەیە بەڕاستی ئێمە مافمان دەست بەسەرداگیراوە فەرموو بە ئەوان ئەو بیانوە نەدەنە ئێمە بەو نمونە لایەنێکی سیاسی بمان جوڵێنێ با بێن داواکاریەکانی ئێمە جێبەجێکەن بزانە ئێمەی مامۆستایان ئامادەین بینە سەر شەقامەکان ئێمەی مامۆستایان ئامادەین ڕوو بکەینە هەولێر نەخێر ئەوەی بەڕاستی ئێمەی ناچار کردووە بە گرتنەبەری ئەم ڕێکارانە ئەوەیە بەڕاستی ئێمە ماوەی 10 ساڵە پلە بەرزکردنەوەمان ڕاگیرا وەکو ئاماژەم پێکرد زیاتر لە 54 موچەمان دەستی بەسەرداگیرا و چارەنووسی موچە
پاشەکەوت کراوەکارمان دیار نییە داوای تەوتین دەکەین ڕێگەمان لێ دەگرن ڕوو دەکەین هەولێر ڕێگەمان لێ دەگرن بە جۆرەها شێوازی ناشرین کە بەڕاستی لەگەڵ هێزی نیشتیمانی یەک نایەتەوە ڕوبەڕوومان دەبنەوە دوجار کە دەبینن ئەم ناڕەزایەتیانە کاریگەری هەیە و ڕووی ڕاستەقینەیان دەردەخاتن و ڕووی شەرمەزاریان پێشانی جیهان دەدا ئیتر ناچارن بۆی کۆمەڵک تۆمەت بخەنە پاڵ مامۆستایان ئەجینا دووپاتی دەکەمەوە تەحەدا دەکەم با ئەوان بە بەڵگە بیسەلمێنن کە لایەنێکی سیاسی هەیە لە پشتی ئێمە و ئێمە دەجوڵێنێت زۆر باشە کاک پشتیوان ئێوە ئامانجەکەتان چی بوو کە بگەنە هەولێر یعنی لە هەولێر داواکاریەکانتان تحقیقا کرا بەو شێوەی کە خۆتان هەوڵتان بۆ دەدا زایی مەسەلە ئەوەیە کە ئێمە پەیامێکمان پەیامی هەموو مامۆستایان هەموو چین و توێژەکان بۆی بیگەێنین بە ناوەندی بڕیار ئایا تحقیق دەبوویان نا ئێمە مەفروزە لە شوێنی بڕیار ئەو پەیامی خۆمان بگەێنین بە دەسەڵاتداران بەڵام طبعا دەسەڵاتداران ئەوەندە بێباک بوونە لە ساڵانی پێشوو بەڵام ئێمە هەوڵی خۆمان دەدەین هەوڵی مەدەنی خۆمان دەدەین بۆیە ئێمە ئەو ڕێماگرتەبەر ئەو ڕێماگرتەبەر و بۆی پەیامەکەمان لەوێ بگەێنین بەڵام بەداخەوە ئەو پرسیارەی لە مامۆستا مەریوانت کرد کە ئایا هیچ حزابێک هیچ دایانێکی سیاسی لە پشت ئەو ناڕەزایەتی و ئەو هینەی ئێمەوە بوو ڕێپێوانەی ئێمە بوو منیش تەحەدای هەموو دەسەڵات دەکەم کە هیچ لایەنێکی سیاسی لە پاڵ ئەو ناڕەزایەتی من وڵی گوێم لە دەنجی خۆم دەبێتەوە گە بۆم چاکەن هیوادارم چایکەم برادرانی کۆنتڕۆڵ دەسەڵات لە چەندین ساڵی ڕابردوو هەمیشە تۆهمەی دروست کردووە بۆ مامۆستایان بۆ چالەگوانان بۆ ئەو کەسانەی خەمخۆری نیشتیمانن من پێم وایە لە ڕێگای تۆهمەوە دەیەوێ ئامانجەکانی خۆی پێکێنێ بۆی خەڵک سار بکاتەوە بۆی تەنانەت خەڵکی دهۆک و هەولێریش سار بکاتەوە بڵێ ئەوانە جێرە شێوێنن تەنانەت پارێزگاری پایتەختی هەرێمی کوردستان زۆر بەبێ ئوسلوبانە بەڕاستی باز لەوە دەکات دەڵێ ئێمە میوانی ڕەزا قورسمان میوانداری ناکەین شەرم بە بۆ پارێزگارێک کە بۆ ئەدەبەوە قسە لەگە مامۆستایان بکە کەسێک کە جوان دەرز نەدراوە زۆر بە بێباکانە بەو نەسە باز لە مامۆستایان دەکا کە مامۆستایانی ڕەزا قورس و مامۆستایانی دەست لە پشت ئێمە میلەتی خۆمان لە پشتمانە ئێمە ئەو ئازاری خۆمان لە پشتمانە ئێمە ئەو ئازارەی کە چەندین ساڵە دەسەڵاتێکی ستەمکار بە ڕاگررتنی پلە بەرزکردنەوە بە بڕینی موچە ینی بە هەموو شێوەیەک هەوڵی داوە فەرمانبەران مامۆستایان یعنی وا لێ بکات کە داوای موچەی خۆی نەکات داوای مافی خۆی نەکا بەڵام ئێستا دێت تۆهمە دەبەخشێتەوە فەرموو ڕێگەت بە من بدا بە پەیامێکی مەدەنی پێبوو لە هەولێر ئەگەر هەر حروکاتێک هەر شتێک ڕووی بدا بە فەرموو بەپێی یاسا لێ پێچنەوەم لەگە بکات یەکێک لە بیانۆکە کە باسی یاسات کرد کاکشان یەکێک لە بیانۆکانیانەوەیە کە ئێوە مۆڵەتی پێشوەختتان وەرنەگرتووە بەپێی یاساش دەبێ هەر خۆپشاردانێ بکرێ مۆڵەت وەربگیرێ بەکار بهاتنە لە کاتی کە مۆڵەتی چی مۆڵەت لە چێ ئەسڵەن ئێمە چەندین ساڵی پێشوو داوای مۆڵەتمان کردووە ئەسڵەن و هەندێک ڕێپێوان هەیە ئەسڵەن پێویستی بە مۆڵەت نییە دوای ئەوە ئەمڕۆ ئەوەی بینیمان هەندێک مۆڵەتماندایە بەڕاستی بەو هێزە ستەمکار و هێزە میلیشایە دەیانگوت دەدەقە مۆڵەتمان بدەنێ هەتا چارێکی مۆڵەتمان بدەنێ مۆڵەتماندانێ باشە هەتا هێزی تریان بانکرزانیان کە ئێمە جددین لەوەی کە هەر شێوێ دەمانەوێت بڕۆین بەڵام
مۆڵەتدانی ئەوان بۆ ئەو بوو سەبرگرتنی ئەوان کە لە ئێمەیان ویست بۆ ئەو بوو کە هێزی تر کۆ بکەنەوە هێزی زیاتر کۆ بکەنەوە ئەنواع هێزیان کۆ کردەوە باشە بیانووی ئەوان چی بوو بۆی کەەوە نەچنە ناو هەولێر حکومداریکردن بۆ عقلەتەوە هەرێمی کوردستان تووشی زۆر دەردەسەری تر دەکات بیانووی ئەوان تەنیا ئەوەیە ئەوان ینی دەترسێن لە دەنگی مامۆستا لە ئەوان سەڵ دەکەنەوە لە پەیامی دیموکراسیەوان لەگە دیموکراسی زۆر باش مەدەنی و ئەو شتانە ئاشنانین بەس لولەی چەک دەزانن بەڕاستی ئێمەش کەسانی مەدەنین لولەی چەک نازانین بەڕاستی ئێمە وڵاتی خۆمان خۆش دەوێن نامانەوێت بەریەککەوتن دروست بێ تەمەنا دەکەم نەگاتەوە حاڵەتی کە هیچ ڕوبەڕووبوونەوەیەک هیچ توندوتیژێک لە ڕێگای چەکەوە ببێتە بوون بەڵام حەقا دەسەڵاتداران ئەگەر خۆیان بە بەرپرسیار دەزانن بۆ ینی لە هەرێمی کوردستان ڕێگا نەگرن لە پەیامی مەدەنی لە پەیامی دیموکراسی کە پەیامێکە کۆمەڵێک مامۆستای خەمخۆر هەڵی گرتووە دەیەوێت پەیامەکەی بگا زۆر باش بۆ تۆ ڕێم لێ دەگری زۆر باش ینی بیانەکەیان تەنیا ئەوەیە ئەگەڕێم وڵات کاک پشتیوان ئەچمەلای کاک مەریوان سوورین ئەگەڕێم وڵات کاک مەریوان باشە بۆچی مامۆستایانی هەولێر ینی جۆرێک لە جۆرەکان ئەوان دەرێ بڕ پشگیریتانەکەن بەڵام هەر وەکو پشگیریەکی ینی خۆڕسکانە ئەوانش بۆ نمونە خۆپشاندانیان ئەنجام بدایە ئەو کاتە وەکو پاڵپشتێکیش بۆ ئێوە بوو ئەگە پێشم بڵێ یانیەوەی ئەمڕۆ پێکاتەی چەند شار بووە کە لەگەڵ ئێوە بەشدار بوون بۆی بچنە ناو هەولێرەوە بڵێ بەنسبەتی ئەوەی چەند شار و شارۆچکە بەشدار بووە لەم چاڵاچەی ئەمڕۆ لەم هەنگاوی ئەمڕۆ نزیک لە 13 شار و شارۆچکە بەشداری ئەمەی کردبوو بۆیە ئەوە جێگەی داغ بوو بۆ ئێمە کە ئەتوو وەکو مامۆستا پشتیوان ئاماژەی پێکرد پارێزگار لە بری بەدەمەوە هاتنمان جارێ بە ئێمەی بە میوانی ڕەزاگران ناوبرد کە ئەمە بەڕاستی لە ئەتەکێتی بەرپرس ناوەشێتەوە ئەمە لە ئسلوب و ئەتەکێتی کەسێک ناوەشێتەوە کە هەڵگیری ناوی پارێزگاری پایتەخت بی پارێزگار دەبی پارێزگاری خەڵکی هەموو هەرێمی کوردستان بی چونکە پایتەختەکە پایتەختی هەموو هەرێمی کوردستانە بۆیە ئەوە هەر لە سەرەتاوە پەیامی پارێزگار دیار بوو کە ڕنگدانەوەی حزب و ڕنگدانەوەی دەسەڵاتی هەولێر بەرامبەر بە ئێمە چۆن دەبێت ئێمە هەر لە سەرەتاوە ئاماژەکانمان پێگەیشت کە ئەو ڕێگریە کە لێمان کرا بۆ ئێمە چاوەڕوان کرا بوو و بەنسبەتی ئەوەی کە ئێوە وەڵی مامۆسایە پرسیار لێرە تاراوە کاک مەریوان خۆ پێشتر خۆیەوە معنی زۆر جار مامۆساکان گفتوگۆمان لەگەڵە کردن خۆیان پێشبینی ئەمەیان نەکرد ینی ئەیانزانی کە ڕێگیری یەکرێ بۆ نمونە و هێزەی کە لە دێگەڵێ بازگەی دێگەڵێ ناڵێ ئێوە بڕۆن ئەی بۆچی ئەمەتان کرد کە شتەکە ڕوون بوو یا تانویست بە شێوەیەکی ڕاستەخۆ پەیامەکە بگا بە هەموو کەس کە ئەوان ڕێگرن لەمە بەڵێ سەرەتا دەمەوێت ئاماژە بەوە بکەم ئەو هەوڵەی دەسەڵات لە هەولێر تەنها بەرامبەر بە مامۆستایان نەبووە لە ماوەی ڕابردوو بینیمان بە سەرۆکی گەورەترین مەرجەعی یاسادانان کە پەرلەمانە بینیمان لە بازگەکانی داخلبوون بە هەولێر ڕێگری لێکرا پەرلەمانتان ڕێگری لێکراوە قیادەی و فەرماندە و کەسایەتی سیاسی باڵا لەو بازگەیە ڕێگری لێکراوە ئەم بازگەیە بۆتە ئەوەی کە هەر کاتێک ویستی 100% لایەنی دەسەڵات لە هەولێر جێنەبێتەوە ئامادەنین ڕێگە بۆ خەڵکانە بدەن بەڵام بەڕاستی ئێمە سەرباری ئەوەی کە چاوەڕێی ئەوەمان دەکرد ئێمە ویستمان پەیامی ئەوە بگەێنین دووپاتی دەکەمەوە پایتەخت تابع نییە بە هێزێک ئەمڕۆ ئەم هێزە سەلماندی کە هەولێری داگیر کردووە بە مانای کەلیمە بۆیە ئێمە سەرباری ئەوەی چاوەڕێی ئەوەمان دەکرد لە دیدی ئێمە ئەوە ڕوون بکە ڕێگریمان لێ دەکرێت بەڵام سەرباری ئەو تەحەدایانە ئێمەش ویستمان وەکو مامۆستایان وەکو سلکێکی مەدەنی کە لە ماوەی 10 ساڵی ڕابردوو خەباتی مەدەنی خۆمان بە هەموو شێوازێک بەرجەستە کردووە تەحەدا بکەین کە هیچ شتێک ئێمە ڕناگرێ و لە هەنگاوەکانی داهاتوشمان ئێمە لەسەر ئەو ڕێکار و ئەو بەرنامانەی خۆمان بەردەوام دەبین تاوەکو ئەوەی کە بەڕاستی ملکەتیان بکەین چونکە دۆخەکە لەوە دەرچووە داوایان لێ بکەین کە شتەکانمان جێبەجێ بکە دەبی بڵێین ملکەتیان بکەین بۆ ئەوەی کە داواکاری و مافەسەرەتاییەکانی مامۆستایان بەرجەستە بکەن و بیچەسپێنن بۆ
بۆیە ئێمە سەرباری ئەوەی چاوەڕێمان دەکرد بەڵام ویستیشمان پێیان بڵێن کە بەڕاستی ئێوە دەستان کردووە بەسەر قوتی ژیانیمە بەسەر مافی ژیانیمە ئێمەش ئامادەین هەموو ئەو تحەدایانەتان بشتێنین و بەڕاستی بە جۆرێک لە جۆرەکان ئێمە ئەو تحەدایەمان شکان چونکە سنووری ئەو خەڵکانەی کە ناڕەزایەتیان هەیە بەرامبەر ئەو دەسەڵاتی کە ڕێگری لە ئێمە کرد دێگەڵەیە سنووری دێگەڵەمان بڕی بە قەڵەمەکانمان بە نوچی قەڵەمەکانمان بە مەدەنیەتی خۆمان ئەو سنوورەمان تێکشکان و هەروەها بازگەی دێگەڵەشمان بە تحەداوە تێکشکان لە کاتێکدا دەیان میلیشیا و دەیان ئەمن ئەوانە بەڕاستی بە مرتەزەقە دەزانم ئەگە مرتەزەقە و میلیشیان نەبن ئەوان ناتوانن ڕوبەڕووی جیهەتێکی مەدەنی ببنەوە جیهەتێک کە قەڵەمیان پێەیە کە دەیان ڕۆژە ئێمە تعبیر لەوە دەکەین کە پەیامی ئێمە مەدەنیەتە ئێمە دەمانەوێت بە شێوازێکی مەدەنی بچینە سنتەری هەولێر تعبیر لە بیر و بۆچوونەکانمان بکەین دەمانەوێت بچینە هەولێر وەڵامی ئەو هەرنامەوە ئێوە کۆتایی هات ئەم خۆپشادانە لەوێ یا نەخێرەکرێ ڕۆژێکی دیکە هەر ڕوبەڕووی ئەمە ببنەوە ینی هەوڵ بن بڕۆن بەڵێ جانیەتم بوو ئەوە هەر بەو بابەتە بەستمەوە بە دڵنیاییەوە لێرەوە پەیامیان پێدەدەین ئەگەر چی ڕێگریمان لێکرا وەلو ئەمە تحەدایەکەمان شکان بەڵام ڕوبەڕووبوونەوەکە ڕوبەڕووبوونەوەیکی نابەرامبەر بوو چەک بوو بەرامبەر بە قەڵەم گازی فرمێسک ڕێژ بوو بەرامبەر بە قەڵەم پڕژانی ئاو بوو بەو سەرمایە بەرامبەر بە قەڵەم سەرباری هەموو ئەوانە ئێمە ئەو هەنگاوەمان نا بەڵام لێرەشەوە دڵنیابن ئێمە هەنگاوەکانمان بەردەوام دەبی وە کۆمەڵێک میکانیزمی ترمان لە بەردەستە و دیسانەوە جارێکی تر ئامادەین ڕووبکەینە ناوەندە نێودەوڵەتیەکان چونکە ئێمە کاتێک ڕوومان کردە هەولێر سەرجەم ناوەندە جیهانیەکان بە وێنەی UN و بە وێنەی کۆنسوڵخانەی ئەمریکا و کۆنسوڵخانەی وڵاتانی تر و بەرپرسە باڵاکانی عێراقمان ئاگادار کردبووە بەشێکی زۆریش لەلایەنە ناوەخۆیەکان و دەرەوەشمان ئاگادار کردبوو بۆیە لێرەشەوە دەبێت دڵنیابن کە ئێمە دەستبەرداری مافەکانمان نابین و لێرەوە خەباتی ئێمە بە چڕتر دەست پێ دەکات. زۆر باشە کاک پشتیوان یەکێک لە بیانۆکانی بەرپرسانی حکوومەت یاریمی کوردستانەوەیە ئەڵێ ئەو داواکاریەی کە مامۆستان و فەرمانبەران لە منی دەکەن لە بەغدایە موچەیە لە بەرزکردنەوەیە ینی هەموو ئەمانە لەوێ ینی ئەوە تا حکوومەتی عێراق دەبێ ئەمە چارەسەرکە ینی حکوومەتی هەرێمی کوردستان بە قسەی خۆیان هیچی بەدەستەوە نەماوە نەوتە ڕادەست کراوە بە حساب داهاتی ناوخۆ ڕادەسەکەن ئێستا لیستی موچە بەغدا دەینێرێ ئەڵێ بۆ ڕوبەڕووی منیەکەنەوە بۆ ڕوبەڕووی بەغدای ناکەنەوە دەزانی چۆنە ئەو دەسەڵاتە لە مێژە شکستی خواردووە دەسەڵاتێکی زۆر فاشلە ئێمە باسکردن باشە چۆن داوا لە دەسەڵاتێکی ئەو فاشلەکەن کە ئەم داواکاریانەتان بۆ جێبەجێ ئەو کەیسە حکوومەتی اتحادی ئەو کەیس دەزانی چۆنە کاک سامانجیان یعنی دەسەڵاتی فاشل ئێمە لە ئێستادا هەر ئەوە هەیە کە ئەو مەبەستم لە فاشلبوونی ئەو دەسەڵاتە مەبەستم لەوەیە کە کاتێک کە دادگایەکی پاریس ئەو کەیسەی حکوومەتی اتحادی بردەوە لە مەجای نەوەت ئەو کاتە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان با بڵێن دەسەڵاتدارانی حیزبی بەڕاستی ئەو کاتە گوتیان داوامان کردکایە لەگەڵ حکوومەتی اتحادی پێگوەرن چونکە دوجار ئێمە هەر دەبێ بگەڕێنەوە ناوەند هەر دەبێ بگەڕێنەوە بەغدا بۆ ئەوەی ڕێکەوتنەکانمان چونکە دەزانین تورکیا بەڕاستی هەندێک جارێ بۆ مەساڵحی خۆی ڕێت پێدەدا نەوتەکە ڕەوانە بکەیت بەڵام کاتێک کە ئەویش مەساڵحەکەی گەورەتر بوو بۆ نمونە لەگە وڵاتێکی تریان هەر کاتێک مەبەستی بێ ڕێگری لێ دەکە و بۆ وڵاتانی تریش ئەو قسەی ڕاستە کاتێک بەڵێ تاش نزیک بە 350,000 بەرمیل ڕۆژانەوە دەفرۆشێ بە دزی هەتا ئێستا داهاتی ناوخۆ بە ئەطرافی پەرلەمانتارانی کورد هەتا ئێستا داهاتی ناوخۆ دەڵێ من 50 بۆ 80 ملیار دینار دەگەڕێنەوە بۆ بەغدا
طبعا بەغدا باز لەوە دەکا حەزمی ئەو داهاتی ناوخۆ خاڵە سنووریەکان و هەموو داهاتانی تر زۆر لەوە زیاترە. طبعا پێشتر بۆ خۆیان ئەترافیان لەسەوە کردووە زۆر لەوە زیاترە، تر زۆر لەوە زیاترە. کاک پشتیاوەڵایی تۆ شەبەکەی ینی ئینتەرنێتەکە باش نییە، سوورەکەت بە باشی و قسەکان بە باشی ناگاتە لای من زۆر سپاس دەکەم کە بەشدار بووی لەگەڵ کاک مەریوان بەرداوامە بم تا مامۆستایانی مانگرتوو وەرەگرن. زۆر سپاسی جەناب دەکەم کە لەگەڵم بووی، هەستەکەم ماندووشی ئیسراحەت کە ئەزێتمانای. کاک مەریوان من ئەو پرسیارم لە کاک پشتیوان کرد، ینی پێم خۆشە جەنابیش قسەیەکت هەبێت لەسەرەوە. ئێوە داواکارەکانتان لای بەغدایە بە قسەی حکوومەت هێرێمی کوردستان لای ئەوان نییە، بۆیە گوایە تاوکو ئێستاش ئەوان گوێی لێ دادەخەن و ئەڵێ من ناتوانم چارەسەری کەم. بڵێ جا گەر داواکاریەکانی ئێمە لە بەغدایە لە ماوەی ڕابردوو ئێمە ڕوومان کردە بەغدا. ئەگەر داواکاریەکانی ئێمە لە بەغدایەوە ڕوومان کردە بەغدا، بۆچی ئەوان ڕێگر بوون لە بەردەمی دیسان هەمان هەنگاوی ئێمە بە وێنەی ئەمڕۆ کە ڕوومان کردە هەولێر بە چەندین پاز لە شار و شارۆچکەکانەوە ویستمان پەیامەکانمان بگەینینە بەغدا لە بازگەی چیمەن و لە بازگەی دووسخورمات و بۆچی ڕێگریان لێکردین؟ خۆ ئەمەش بەشێک بوو لە هەوڵەکانی ئەوان کە ڕێگریمان لێکرا. بۆیە ئەم بەڕاستی ئەوەی دەڵێ داواکاریەکانتان لە بەغدایە بەڕاستی دووڕوویە دەیکەین. دەی باشە ئەوە خۆ وەڵامێکە بۆ ئەویان دەکرێت هەموو خەڵکو و هەموو ئەو خەڵکانەی کە لە ئاستی بەرپرسیارەتین ئەویان ڕوبەڕوو بکرێتەوە کات ئەمە ڕوو دەکەینە بەغدا بۆچی ڕێگریمان لێ دەکەن؟ فەرمو ئێمە دەڵێن داوای تەوتینی موچەکانمان دەکەین، داوا دەکەین موچەکانمان ڕاستەوخۆ بچێتە سەر بەغدا. یەکێک لەوانەیە کە هەژماری منی نەکردووە منم. ئەوە ئەمڕۆ 3 ڕۆژ تێپەڕی بەسەر ئەوەی کە موچەدا بەشکرایە کەچی ئەم ڕۆژ موچەم وەرنەگرتیە لەبەرەوەی هەژماری منم پڕ نەکردوتەوە. دەی خۆ ئەمە مافێکی ڕەوای خۆمە کە ئەگە داواکاریەکەم لە بەغدایە ڕوو دەکەمە بەغدا، داوا دەکەم موچەکەم بە فەرمی بچێتە سەر بەغداد. بۆچی ڕێگری ناکەن؟ ئەوە لە کاتێکدا دەبینین سەرۆکی ئەم حزبەی ئەمڕۆ ڕێگری لە ئێمە کە چکەمە هەوڵێکی حزبی بوو نەک هەوڵێکی حکومی. سەرۆکی ئەم حزبە موچەی لە بەغدایە، ئەندام پەرلەمانەکانیان موچیان لە بەغدایە، وەزیرەکانیان موچیان لە بەغدایە، چەندین کار بەدەستی ناو ئەم حزبە موچیان لە بەغدایە. بۆچی بە منی ڕەوا نابینن کە مافەکەم لە بەغدایە موچەکەم بکەوێتە سەر بەغدا؟ پێما وایە بەڕاستی ئەمانە جگە لە درۆ مع الاحتراماتم بۆ بینەران و بۆ ئەوەی بەڕێز جگە لە درۆی چکیانی ئەوەی دەیکەن دووڕوویە. بەڵێ باشە، ئێستا مامۆستایان هەمویان گەڕانەوە سلێمانی یان لە کۆیە ماونەتەوە؟ طبعا ڕاستەوخۆ کە من داخڵی ئەو بەرنمەیە بووم کاک سامانجیان، ڕاستەوخۆ کە داخڵ بووم ئەو کاتە بوو کە لە نەخۆشخانە گەڕابمەوە. طبعا کامێرەمان و ئەو برادرانە لێرە بوون. اینجا دوای ئەوە من گەڕامەوە لە نەخۆشخانە کاتم چووکە بەشێک لە هاوڕێیانمان مامۆستایان و پەیامنێرەکان لە هەڵەبجە لە سلێمانی لە شار و شارۆچکانی تر و لە کۆیش لە نەخۆشخانە بوون. ئەو ساتێکە من هاتمەوە بەشێکیان لە نەخۆشخانە ئیزندران بەهۆی ئەو ئازارەی کە لە بازگەی دێگەڵە ئەمڕۆ پێمان گەیشت کە بەشێکیان بەڕاستی دۆخی تەندروستیان ناجێگیر بوو، بە تایبەت ئەوانەی کە گازی سەرەڕای ئەوەی گازی فرمێسگڕێش زۆر تەسیری بەسەریانەوە هەبوو، تووشی تەنگە نەفسی بوون. بەشێکیان جەستەیان شکا بوو و ئازاری زۆریان هەبوو، تەنانەت بە بەرچاوی ئێمە و بەدار عەسا لە سەری مامۆستایاندا سەری مامۆستایان شکان. بۆیە بەڵێ بەشێک لە شار و شارۆچکەکان گەڕانەوە شوێنی خۆیان، بەڵام بەشێکیان بەهۆی ئەوەی کە لە بەشی فریاکەوتنی کۆیە داخل کرابوون چارەسەریان بۆ کرا، اینجا گەڕانەوە تاوەکو ئێستا نەگەڕاونەتەوە، یعنی بە تەواوەتی نەگەیشتونەتەوە شوێنی خۆیان. باشە مامۆستایانی پرسیارێکی خەڵک دەیکات هەمیشە ئەڵێ تاکی ینی ئێوە بەردەوامە بن لەسەرەمە، ینی خۆ پەیامەکە ڕەنگە گەشتی بێتە هەندێک شوێن، بەڵام تاوەکو ئێستا بۆ نموناوەی کە لایانی حکوومەتە پەیامەکە بە جددی وەرناگرێ. ینی پێشتریش باسمان کرد ئەم پێی وایە ئەمە دەستێکی سیاسی لە پشتەمەیە، ئەم مامۆستایانە گزارش لە هەموو مامۆستایان هێرێمی کوردستان ناکەن. ینی خۆ تاکەی ئەمە بەردەوامە بێ، خۆ مامۆستامان گرتوانە ئەوە پێێنێنە 13 ڕۆژ کە تاوەکو ئێستا بۆ نمونە خۆراکیان نەخواردووە. بەڵێ کاک سامان، ئەم پێم وایە دەبێ بەڕاستی مانگرتن بشکێ، هەرچەندە
ئەوە بۆ ئێمە زۆر قورسە ئەم قسەیە بکەین بەڵام لە دڵسۆزیمان لە بۆ ئەو هاوڕێیانە من ئەو تەرحە دەکەم ئەو مانگرتنە بشتی ڕێکارێکتر بدۆزینەوە وەکو باسم کرد ئێمە لە ماوەی 10 ساڵی ڕابردوو جۆرەها ڕێکارمان گرتۆتە بەر ئەوەی ئاماژەت پێکرد تاوەکو کەی بەردەوام دەبن ئێمە لە ماوەی 10 ساڵی ڕابردوو تەواوی داواکاریەکانمان یەک داواکاریشی جێبەجێ نەکرایە تەنانەت یەکێک لە داواکاریەکانمان ئەوە بۆ پێدانی موچە لە هەرسی ڕۆژجارێک باش ئەوە هیچی تێناچێت لە کاتێکدا دەبینین بەغدا ئەم ساڵ بە ئاماژەی پێدا 12 موچەی فەرمانبەرانی ناردۆتەوە بە قسەی خۆیان ئاماژەیان بەوە کردووە لە ماوەی ڕابردوو لە داهاتی نەوت 500 ملیاریان دەست دەکەوێت لە داهاتی ناوخۆ 400 ملیاریان دەست دەکەوێت لە کاتێکدا ئێستا دەقات و بیسقات بازیان لەسەر خەڵک زیاد کردێ دەبێ ئەم داهاتە ناوخۆیە زیاد بوو بێ و نرخی نەوت ئێستا بەراورد بەو کاتی دەیانگۆ 500 ملیارمان دەست دەکەوێت زیادی کردووە هەموو ئەمانە پێمان دەڵێ ئەوان بەشی موچە داهاتیان لەبەر دەستەکە موچەی فەرمانبەران بدەن ئەوە داهاتەکەیان هەموو بە تاڵان بردیە کەس نازانێ بۆ نمونە بۆچی بەکاری دەهێنن بەڵام خۆ دەزانین ئەم ساڵ 12 موچەی فەرمانبەران هاتێ بۆچی نایدێن بۆ ئێمە بەستم ئەوەی بڵێم تەنانەت ئامادەنین لە 30 ڕۆژجارێک موچەکانمان پێ بدەن بەدەر لەوە وەکو باسم کرد پلە بەرزکردنەوە لە دەسەڵاتی حکوومەتی کاربەڕێکەرە ئەوەتە دەبینی لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو هەزاران خەڵک لە ناو هێزی سەربازی پلەکانیان بەرزکرایەوە کە ئێمە پێمان خۆش نییە ئەو بە مافی خۆیانی دەزانین بەڵام دەبێت بە مافی منیشی بزانی باشە سەرۆک وەزیرانی حکوومەتی کاربەڕێکەر کوڕەکەی کە لەم وڵاتانە چوو کۆلێژی سەربازی تەواو کرد ڕاستەوخۆ هێنایەنەوە دایان مەزراند و پلەشیان پێدا ئەی بۆچی بۆ من پلە بەرزکردنەوەکەم پێڕەوا نابینی بۆیە لە کاتێکدا ئێمە هیچێک لە داواکاریەکانمان جێبەجێ نەکرایە بە دڵنیاییەوە ئێمە بەردەوام دەبین تا ئەو شوێنەی کە ئەوان ملکەت دەکرێن تا ئەو شوێنەی تێدێنە ژێرباری داواکاریەکانمان ڕەنگە ئێمە ئەمڕۆ ئەوەیە چێشتر لە هەنگاوەکانمان بوو ئێستا ئەم بەڕاستی پێم وایە دەبی لە هەنگاوەکانی داهاتوومان ئێمە ڕێکاری تر بگرینە وەکو چی ینی چینەوە ئەو هەنگاوانە چین کە بەڵام دەبێ بگیرێتە بەنمونە کاک سامان ئێمە ئەم ڕێگایەی ئەمڕۆ ڕێگریمان لێکرا بازگەی دێگەڵا دەزانی ڕۆژانە سەدان تانکەری نەوتی قاچاق و سوتەمەنی قاچاق بەم ڕێگەیەدا دەڕواکە ڕۆژانە دەیان $1000 دەچێتە گیرفانی بەرپرسەکان بەڕاستی مەفروزە سەرجەم موچەخۆران سەرجەم خەڵکی مافخورا ئەو قبول نەکە ئەم ڕێگەیە بازرگانیە کە خزمەت نییە بۆ خەڵک لەم ڕێگەیە سەدان خەڵک بوونە قوربانی کە چی بەلایەنەوە نەبای داهات و نەبۆران سەرباری ئەمەشەوە کە ئێوە داهاتی ناوە خۆ دەبن داهاتی خاڵە و مرجەکان دەبن داهاتی نەوتەکان دەبن ئەو موچەی لە بەغداوە دەستی بەسەردا دەگرن سەرباری ئەوەشەوە بەبەر چاوی هەمومانەوە ئەوتە نەوتی قاچاق بەم ڕێگانەدا دەڕوە مەفروزە بەڕاستی تەواوی فەرمانبەران بینە سەرهێڵ و نێڵین یەک تانکەری نەوت بەم ڕێگانە هات چۆ بکە هەموو ئەم تانکەرە سوتەمەنیانەی کە داخلی کۆیە دەبن هەر تانکەرێک $600 غەرامە دەکرێت بەنمونە تانکەرێک بنزین بێتە کۆیە تەنکەرێک گاز بێتە کۆیە $600 لێ وەردەگیرێت بازگەی دێگەڵەش بە هەمان شێوە غەرامە دەکرێت پارەکەی بۆ گیرفانی ئەم چەتە و مافیایانە دەچێت بۆیت ناویان لێ دەنێم چەتە و مافیا چونکە ئەمە جگە لە چەتەگەری جگە لە مافیاگەری هیچ مانایەکتر هەرناگرێت تۆ جگە لەوەی ئەم داهاتانە هەموو بە تاڵان دەبی ئەگە نەچێتە گیرفانی وان فەرموو بۆچی موچەی من لە مانگانە لە کاتی خۆی پێم نادرێتن بۆیە بەڕاستی ئەمە چەتەگەری و مافیاگەریەکی باشمەریوەڵا من تەنها ئەوە لە فیلم هاوڵاتیەگە پرسیێڵە باشە بۆ هەنگاوی داهاتوو دانێەوە ناچنە بەردەم وەزارەتی دارایی عێراق لەوێ مان بگرن خۆ 2 ساڵە وەزارەتی دارایی عێراق موچانێرێ یعنی ئەوانیش پیان وایە بەشێک لە حەق و ئەو داواکاریانەی کێوەیکەن لای ئەوانە ئێستا لای هەرێم نەماوە لە دەست هەرێم نەماوە ئێمە پێمان وایە لە دەستی حکوومەتی کاربەڕێکەری هەرێمە لەبەرەوە ئێمە لە ماوەی ڕابردوو هەم دادگای فیدرال هەم وەزارەتی دارایی عێراق هەم ئەنجومەنی وەزیرانی عێراق هەم سەرۆکایەتی کۆمار هەموو ئەو ڕێگایانەمان گرتوۆتە بەر بەپێ ئەو داتایانە ڕۆژانە دەخرێتە بەر دەستی خەڵک دەکرێتە بەر دیدەی خەڵک تەنانەت لە زاری نوێنەرەکانمان ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە پەرلەمانی عێراق ئاماژە بەوە دەکەن ئەو خەلەلەکە لە حکوومەتی هەرێمدایە بە هەزاران ناوی وەهمی هەیە لە لیستی موچەدا
سادان هەر تەنانەت ئێمە بینی ومانە کە فەزاحەتی زۆر گەورە لە ناو لیستی موچەدا هەیە خەڵک هەیە بە دووسێ ناو لە لیستەکەدا ناوی هاتووە مۆزوعی پلە بەرزکردنەوەی عێراق ناچێتە ژێرباری ئەڵێ من ئامادە نیم پلە بەرزکردنەوەی فەرمانبەرانی هەرێم بکەم. ئەوەش دیسانەوە هەر پەیوەستە بە حکوومەتی کاربڕەکەری هەرێم لەبەر ئەوەی بۆچی ئێمە بازی چیە دەدەین بازی یەک لەشکر لە خەڵکی نامستحقە کە داخل بەو لیستە کرایە ئێمە بازی ئەوانە دەدەین ئەخەر ناکرێتن لە ماوەی ساڵانی ڕابرد و هەزاران کادری حزبی هەیە کە ڕۆژێک لە ڕۆژان وەزیفەیەکی نەبینیوە دەوامی نەکردووە هیچ بڕوانامەیەکی نەبووە بە پلەی زابط و نائبزابط و بە جۆرەها پلە تەقاعود کرایە یعنی ئەمە بازی ئەوەیە دەدەین بازی ئەو لەشکرە لە ناوە وەهمی و لەو هەموو خەڵکە بندیوار و لەو هەموو ناوە دووبارە و سێبارانەیە دەیدەین ئەجینا ئەگەر بەڕاستی ئێمە بمانزانی بواە کە خەلەلەکە تەنها تابعە بە حکوومەتی عراقی بە دڵنیاییەوە ئێمە قەت ئامادە نەبووین ئەم ڕێکارانە بگرینە بەر لە کاتێکدا دەبینین ئەم میلەتە دەیان ساڵە خەبات دەکات بۆ ئەوەی کیانێکی سەربەخۆی هەبێ بۆ ئەوەی حکمێکی سەربەخۆی هەبێ بەڵام بەڕاستی ئەمانە وایان کرد هیچ دەرچەیەکیان بۆ ئێمە نەهێشتێتەوە هیچ گومانێک لە بابەتەکە نەهێڵدراوەتەوە بەوەی کە ئێمە دڵنیا بووینە لەوەی هەموو کێشەکان سەر بە حکوومەتی کاربڕێکردن. زۆر باشە مامۆساڵا لەگەڵمانە بمێنەرۆی سا من لە ناو خێمەکەەوە کاک سەنگەر مەهدیم لەگەڵایە کە یەکێکە لە مانگرتووان سڵاو لێ بێ کاک سەنگەر دۆخی تەندروستیتان چۆنە هەروەها ئەو هەوڵەی ئەمڕۆ کە مامۆستایانیان بۆی کە بچنە هەولێری پایتەخت بۆی خۆپشاندانکەن و ڕێگریان لێ کرا ئەو هەوڵە چۆن هەڵدەسەنگێنن فەرموو بۆ پشتیوانی ئێوە. زۆر سپاستان ئەەکەم سڵاوتان لێبێت ئەو هەوڵەی ئەمڕۆ سەرتا دۆخی تەندروستیمان هەرێک لە هاوڕێیان دۆخی تەندروستیمان جێگیر نییە من ئێستا تیمی پشکنینیان بۆ کردم شەکرم دابزی بوو و دۆخی تەندروستیمان ناجێگیرە ئەگەر بە پشتیوانی تیمە تەندروستیەکان نەبێت کە ئێمە زۆر سپاسی ماندووبوونیان نەگوشین سپاسیان دەکەین بۆ ئەوەی کە بەدەممانەوەن ئەجینا خوانەخواسە حاڵەتی ناخۆش ڕوویەیە لە نیسبەت خۆپشاندانەکەی ئەمڕۆ و ڕێگریەکەی پارتی دیموکراتی کوردستان لە جەماوەری خەڵکی کوردستان ئەوە وای کرد کە زیاتر ڕقوچینەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەرامبەر بەدەسەڵاتی زۆنی زەرد ئەستورترکە ئەوەی ڕاستی بێ من پێم سەیرە کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە شارێکی ترەوە بچن بۆ شارێکیکە بۆ بەردەم نووسینگەی نەتەوەیەکگرتووەکان زۆرم پێی سەیرە کە پارێزگاری هەولێر ئەو خەڵکانە بە خەڵکێکی ئێسقتاڵ و ڕەزاگران تەفسیرکان ینی من پێم سەیرە زۆرم پێ سەیرە بەڕاستی شتێکی شۆکهێنەر بوو بە نسبەت هەڵوێستی ئەو خەڵکانش کە چوونە ئەوێ ئەو مامۆستا بەڕێزانە ئەو فەرمان بەڕێزانە ئەو کاسبکارە بەڕێزانە وای کرد لە ئێمە کە زیاتر لەسەر ئەوە کۆک بین کە وەز لە داواکاریەکان ناهێنین مانگرتنەکەش ناشکێنین هەتاوەکو داواکاریەکان جێبەجێ نەکرێن سپاس ئەگەر پرسیارێکی تر کاک سەنگەروەڵا پرسیاری ئەوەمە بوو ئەمڕۆ دەگوترێ ینی سەر لە بەیانی جێگری سەرۆکۆزیران قوڵاتاڵبانی هاتۆتە لایەوە داوای لێکردوون مانگرتنەکەتان بشکێنن داواکاریەکەی چی بوو ئایا پەیامەکەی ئێوە گەیشتۆ خۆیەوەش ناکرێ لەو سەرما و بۆ برسێتی هەر بمێننەوە ینی چۆن ئەگەنە چارەسەر و ڕێکەوتنێک بۆ نمونە بۆ شکاندنی مانگرتنەکەتان بەڕێزم پاتاڵەبانی دوو جار هاتە لای ئێمە جارێکیان نوێنەرێکی خۆی نات گۆمان کرد و نەگەشتنە نەتیجە ئێمە وتمان مانگرتن ناشکێنین و جاری دووەمیش خۆی لە کاتێکی زۆر لە ناکاوە هات کاتەکە کاتی سەردانیکردنی ئێمە نەبوو سەردانیکردنی میوان نەبوو کاتەکە وابزانام سعاد هەشت بوو بیزەبت من هەستام لە خەو چوومە دەستشۆر و هاتمەوە سێرم کرد کە لێرە هاوڕەکانم نووسە بوون تبنیش احتیاجی بینیم کە قسەی یەکێک لەگەڵ لە هاوڕێیانی خۆم خۆیە کرد گفتوگوۆیە کرد لەگەڵ یەکێ لە هاوڕێکانمان تر من چوومە سەر شوێنەکەی خۆم و دوایی هەسا هاتە لای من سڵاوێکی لێ کردم لەبەرەوەی کە ملزەمم بە هاوڕێکانمەوە پێم
شتێکی ئەخلاقی نەبوو کە گفتوگۆی لەگەڵا بکەم و هەنە شتی لەگەڵا باسکەم لەبەرەوە من هیچ قسەیەکم نەکرد و ئەویش هیچ قسەیەکرد نەکرد و ماڵاوایی کرد. بۆ کەسیکەی نەبینی ینی ئەو هاوڕیانەی ئێوە کەسی ئەم مەسا لە خەو ینی بۆ هات و کەسی نەبینی و ڕۆی. آخر منیش پێم سیر بوو چونکە هاوڕەکانمان خەوت بوون کاتەکە کاتی ئەوە نەبوو کە سەردانی ئێمە بکە. ئەم جۆرە بوو ئەو پرسیارێکە بۆ خۆتانی جێ. زۆر باشە ئەم جۆرە سەردانیانە جاری وایە تۆمەتە خرێتە پاڵ ئێوە کە گوایە دەستی سیاسیتان لە پشت و لایەنێکی سیاسییانتانە ینی ئێوە ئەڵێن چی لەسەر ئەمانە. ئەوەی کە لەسەر ئێمە بووە هەتاوکو ئێستا ئەم تیمە ئەم گروپی خۆمان کەمانمان گرتووە ئەم گروپی سیانزە کەسیە هەتاوکو ئێستا نەمان هێشتووە هیچ کیانێکی سیاسی هیچ لایەنێکی سیاسی نزایەدەمان پێوە بکات و بتوانێت کە مانگرتنەکەمان پێ بشکێنێت. ڕاستە ئەم سەردانیکردانە بۆ هەوڵی بەڵاڕێیابردن و شکاندنی مانگرتنەکەمانە لەژێر هەیمەنەی حیزبێکەیان کیانێکی سیاسیە ئێمە تا ئێستا نەمان هێشتووە و هاوڕەکانیشمان بە کۆی دەنگ ڕازی بوون لەسەرەوەی کە مانگرتن نشکێنی هەتاوکو ئێستش ئێمە قسەمان لەسەر شکاندنی مانگرتنەکە نەکردووە هەتاوکو ئێستا قسەمان لەسەر درێژکردنەوەی کردووە بەڵام ئەو وەفدانەکەیان ئێمە ناتوانین ئەو وەفدانە خوانە خواسە ڕێزیان لێ نەگەین و ئیهمالیانکەین ئێمە احتیادی هەر وەفدێک بێت لە هەر لایەنێکی سیاسی بێ هەر چیانێکی سیاسی بێ ڕێزمان لێگرتو و بە ڕێزەشەوە بە ڕێزیشەوە بەڕێمان کردووە. زۆ سپاس دەکەم کاک سەنگەرمادی یەکێک لە مانگرتوەکان هیوادارم تەندروستی زۆ باشتر بێ نامەوێت لەوە زیاتر عەزێتی جەنابت بەم ئەگەڕێمەوە لای کاکمەریوان ئەگەر هاوڕێیانم یەکێکە لە مانگرتوەکان ینی بتوانن حاصلکەن لە 1-2 دقیقە هادی باشە ئەگەر نێژبووەوە دەسەڵات نییە. کاک مەریوان ینی ئەوەی کە گوێبیستی بووی قسەی کاک سەنگەر بوو لە ناو خێمەی مانگرتووان ینی تاوەکو ئێستاوان وریان بەرزە لەوەی کە بەردەوام بن لەسەر مانگرتنەکان و نەیشکێنن. ئێوەمانانیش لە شار و شارۆچکەکانی کە چۆن ئەتوانن پاڵپشتی ئەم داواکاریەی مامۆستایان بن لە ناو خێمەی مانگرتوانە. بڵێ هیوای تەندروستی لە بۆ کاکسەنگەر و تەواوی هاوڕێیانمان ئەو ورە بەرزیەی ئەوان بۆ ئێمە جێگەی شانازیە بۆ ئێمە جێگەی پشت پێبەستنە. طبعاً هەردەمەوێ لەسەر ئەو بابەتەی لەگەڵ ئەو گفتوگۆ کورتەی لەگەڵ کاکسەنگەر ئاماژەت پێکرد یەکێک لە کێشەکان ئەوەیە ئەم بەرپرسانە کە لە موقعی بەرپرسیارەتیدان و دەسەڵاتی جێبەجێکردنیان پێویستە هەبێ زۆر بەداخەوە زۆر جار کە سەردانی ئەم خێمەیە دەکەن تەنها داوای شکاندنی مانگرتن دەکەن. ئەم داوایە بۆ منێک ئاساییە کە لە دڵسۆزیمە بۆ ئەوەی کە هیچ دەسەڵاتێکم نییە ئەو داوایانەی ئەوان جێبەجێ بکەم بەڵام لە ناچاری و لە خەمخۆری بۆ ئەوەی ژیان و تەندروستیان زیاتر نەکەوێتە مەترسی و ئەم داوایە بکەم بۆ من ئاساییە بۆ هاوڵاتیەکی تر ئاساییە بەڵام شەرمە لە بۆ خەڵکێک کە لە موقعی بەرپرسیارەتی بی داوایان لێ بکە بچن مانگرتن بشێنن بەبێ ئەوەی یەک داواکاری مانگرتوان جێبەجێ بکەن کە تەواوی داواکاریەکانی مانگرتوانیش داواکاری سەرەتایین و هەروەها جێبەجێکردنیان ئەوەندە ئەستەم نییە جگە لەوەی کە بەرژەوەندی دەسەڵاتداران لەوەدایە کە بە نمونە موچەی مانگرتوویەک موچەی خانەنشینێک موچەی خاوەن پێداویستێت شتایبەت موچەی مامۆستایەک موچەی فەرمانبەرێک موچەی پێشمەرگە و هەرچین و توێژێشتر دەست بەسەردا بگرێ ئەوەی ئەوان دەیکەن بەڕاستی جێبەجێ نەکردنەکە تەنها لە پێناو گیرفانی خۆیاندایە لە پێناو پاراستنی ئەم دزیەکە دەیانەوێت ئیدامەی پێ بدەن ئەوەی ئێمە دەیکەین ئەوەی ئەم هەنگاوی ئەم ڕۆنامان بەشێک بوو لەوەی کە بمانەوێ بەرجەستەی داواکاریەکانی ئەوان بکەین بمانەوێ داواکاریەکانی ئەوان چڕ بکەین. مامۆستا مەریوان من وەڵای سپاس دەکەم کاتم نەمامەوێ 2 دقیقەش بم بە یەکێک لە مانگرتوەکان کە لە ناو خێمەکە ئامادەیە من عەزێتی جەنابتمە لەگەڵمان بمێنەرەوە تا مامۆستا هادیش وەرگرین هادی حەمەڕەشید یەکێکە لە مامۆستایانی مانگرتو هاوڕێیەکی دێرینی منە کە لە قوتابخانە بەیەکۆ بووین لە سیروان ناحەی سیروان ئێستا شانازی یەکەم یەکێکە لەو مامۆستایانەی کە ئێستا مانی گرتووە. مامۆستا هادی سڵاو لێ بە هیوادارم تەندروستی زۆر باش بێ ئەگەر پێم بڵێ دۆختان چۆنە تاوەکو ئێستاوە سوورین لەسەر ئەو داواکاریانەی کە
پێشتر هەتان بوو سڵاو کاک سامانجان سڵاو لێرەشەوە سڵاو لە بینەرانت سڵاو لە میوانەکانت بەڵێ ئێمە لە ڕووی تەندروستیەوە تەندروستیمان وردە وردە ینی تایەتی وردە وردە تەندروستی تێک چووە ئێمە مانانیش هەنێ سیگناڵی خراپ لە فەحسەکانمانە دەرکەوتووە بەڵام بە گشتی ئێمە ئیرادەمان هەیە هیچ سیگناڵێکی خراپ لە فەحسەکانمانە دەرنەکەوتووە و پرسیارەکەی ترت چی بوو ڕاستەکەی ڕەنگە وتم تا چ شوێنێک ئێوە بەردەوامە بەڕاستی تەندروستی ئێوە لە سەروی هەموو شتێکە گیانیەوە لە سەرو هەموو شتێکە بۆ خەڵک یعنی تا چوا بەردەوامە بن یعنی خۆوە تا بەشێکی زۆر لە سەرکردە و ئەگوتری ئەمڕۆژ بۆ نمونە جێگری سەرۆکی حکومە داتووە سەردانی کردوون لە بەیانێکی زووە هەست ناکەن پەیامەکەتان گەیوە یا ئەگاد یاخود ئێوە لەکوێ ئەتوانن تر کۆتایی بەم مانگت نەبێنن کە کاریگەری لەسەر جەستەتان دەرەکەوێت لە پەیامەکەەوە دەست پێەکەم پەیامەکەی ئێمە گەیشتووە بە میلەتەکەمان بەڵام گرنگ نییە بگات بە سەرۆکی حکومەت و جێگری سەرۆکی حکومەتوانە تۆ تەسەورەکەی سەرۆکی حکومەت و جێگرەکەی پێویستیان بەوە بێ یعنی ئێمە نەزڕیان پێبین و پێیان بڵێن دۆخی خەڵک خراپە بڵێن سیانزە کەس لە ژێر خێمەیەکی سارد و سڕا و سبەینێ پێێنینە چواردەهەمێن ڕۆژەوە مانیان لە خواردن گرتووە ئەوان گرنگ بێ بەلایەنەوە ئێمە بۆمان گرنگ نییە لە ڕاستە لە ئێسایە من بۆ خۆم هیچ داواکاریەکەم لەو دەسەڵاتە نییە و دەسەڵاتە بەوە نازانم کە من داوای لێ بکەم ئەلبەت دەمێکی شەگەشتومەتە و قەنەعاتە بەزە میلەتەمان پێویستی بەوەیە کە تۆ زۆر جوڵەی بۆ بکەی بۆی تێگەێنی کە و دەسەڵاتە ئەحساسی نییە و دەسەڵاتە دووسێ شتە زانێ ینی دووسێ چەکی بەدەستەوەی هەمیشە بەکاریێنێ چەکی تەرهیبکردن خەڵک ترساندن چەکی تەرغیبکردن خەڵک کڕین و ئیغراکردنیان و چەکی هەواڵگیری خزاندنی کۆمەڵێک گەرایی جاسوس بۆ ناو کارە مەدەنیەکان بۆیە لە ڕاستیە ئێمە لێرەین و دۆستەکانمان بە هەمومانەوە لێرەین و لە ئەو جوڵەیەشی کە ئەمڕۆ بەرە و هەولێر کرا کە جوڵەیەکی نەوعی بوو جوڵەیەک بوو خەڵک پێی وتین توانای ئەوەی هەیە بازگەکان ببڕێت ئیرادەیەک هەیە ئەو بازگەیە کە لە دوای سیوێکی ئابوو لە دوای شەڕی ناوخۆوە نەبەزێنراوە ببەزەندێ بۆیە ئێمە لێرەین وە لە بەرەو هەولێر و دێگەڵە ئەڕۆین بەرەو بەغا ئەڕۆین بەرەو هەر شوێنێکە ڕۆین بۆ ئەوەی هەموو ئەو کارتانە تێک بین کە لە دەستی هەردوو دەسەڵاتی هەردوو بنەماڵەیە من زۆر سپاس دەکەم مامۆستا هادی حەمەڕەشید هیوادارم تەندروست باش بیت هیوادارم دۆخیەوەش نەگاتە و ڕادەی کە کاریگەری لەسەر جەستەتان دروستکە زۆر سپاس کە بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵم بووی لە ناو خێمەی مانگرتوان زۆر سپاس بۆ کاک مەریوان حەسەنی شێکێک لە مامۆستانی ناڕازی کە بە شێوەیەکی ڕاستەخۆ لە کۆیەوە لەگەڵم بوو لەگەڵ کاکشتیوان ئەحمەد کەویش پێشتر لەگەڵم بوو زۆر سپاس بۆ ئێوەش کە تاوکو ئێستا بینەری بەرنامەی حەوت پرسیار بوو خواتان بوو